بسم الله الرحمن الرحيم والحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. آتي وشوار سورة إبراهيم هل آتي وشوار شرطة وكري آتكاني في الشترة كخوي جورا نازو نعمتكان وشاككاني خوي بارزك أبو بندكاني تا لسر چاکە و نعمەتەکان شکرانەی خوا بکەن. خوا دەفەرمێت وآتاکم بەخشیویەتی بە ئێوە خوا من کولی هەموو ما ئەو شتانەی کە سەئەلتموه ئێوە داواتان کردووە یان ئێوە پێویستیتان پێی هەیە. هەرچی مرۆڤ پێویستی بێت پێش ئەوەی داوای کە بە زمانی گۆشتی بە قسە بە زمانی حاڵ ئینسان چی پێویستە دروستکراوەکان چی پێویستە پێش ئەوەی داوایکەین خوای گەورە هەموو شتێکی پێبەخشیوین. دنیا کەون بوونەوەر ئەوەی کە مرۆڤ و گیانداران تێیدا دەژیان شتێک نییە بۆ ئێمە پێویست بێت و زەڕوو بێ خوا پێی نەداوێت. ئەوەی کە ئێمە پێمان وایە زەڕوورە و نیمانە پێویستە و نیمانە بێگومان ئەو بیرکردنەوەی ئێمەیە لەنا حکمەتی خوا و دانایی خوا ئەگەر پێویست بایە و ئەگەر ئێمە ویست بامانە ژیانمان لەسەری پەککەوت بایە بێگومان ئەگەر داواشمان نەکرد بە خوای پەروەردگار هەر پێی دەداین. بۆیە ئەو ئایەتە دەکرێت بڵێن وآتاکم خوای گەورە پێی بەخشیون من کولی لە هەموو ما ئەو شتانەی کە سەئەلتموه ئێوە داواتان کردووە یان ئەوەی کە ئێوە پێویستانە. جا بە زمانی وەک دەڵێ گۆشتی بە قسە داوای دەکەی یان بە زمانی حاڵ خوای گەورە دەزانێت پێویستیت بە چییە پێش ئەوەی بە زمان داوایکەی خوای گەورە پێداویستیەکانی بۆ دابین کردوێت. ئەوجا دەفەرمێ وئین تەعودوا ئەگەر بتانەوێت بژمێرن نعمەت الله چاکەکانی خوا کە لەگەڵی کردوون ئەو بەس لە دنیای ها لا تحصوها هیچ کەسێک لە ئێوە ناتوانێ بیان ژمێرێ. چاکەکان کە خوا لەگەڵ هەر یەکێک لە ئێمە کردوویەتی ئەگەر بتەوێت بیان ژمێری بێگومانی ناتوانانی بیان ژمێری و زۆرێک لە چاکەکان کە خوا لەگەڵی کردوین لەوانەیە هەر هەفتیشمان پێ نەکرد بێت زۆر جار لەوانەیە بیریشمان لێ نەکرد بێتەوە و ئەگەر خوای گەورە پێت بڵێ تەنها ئەندامەکانی جەستەی خۆت بژمێرە و کەسمان ناتوانین ئەندامەکانی جەستەی خۆمان بژمێرین. ئەگەر پێمان بگوترێ سوودی ئەندامەکانی جەستەی خۆت دیاریکە بێگومان ناتوانین. ئەگەر بگوترێ نرخی ئەندامەکانی جەستەی خۆت باسکە بێگومان هەر ئەوەی خوا لە ناو جەستەی خۆماندا بۆی دروست کردوین هێندە زۆرن بتەوێ بژمێری ناتوانی بژمێری کە نەتوانی بژمێری بێگومان ناتوانی سوپاسگوزاریشی وەکو پێویست لەسەرکەی. بۆیە خوا دەفەرمێ ئین الئینسانە بێگومان مرۆڤ سروشتی وایە لە ظەلوومون زۆر ستەمکارە. ستەم لە چێ دەکا؟ زۆر جار ستەم لە خۆی دەکا. ستەم لە خۆی دەکا یعنی خۆی تووشی گوناه دەکا خۆی تووشی تاوان دەکا کە خۆی تووشی گوناه کرد و خۆی تووشی تاوان کرد لە قیامەتێ جەستەی خۆی تووشی سزا دەکا وەک ئەوەی وایە بۆ خۆت ستەمت لە خۆت کردبێ بۆ چونکە بۆ خۆت بوویە هۆکاری سزادانی خۆت. پاشان دەفەرمێ کەفار مرۆڤ زۆر لێرە بە معنای بێ باوەڕی نایە یعنی زۆر سپڵەیە زۆر پێنەزانە لە بەرامبەر نیعمەت و چاکە بێژمارەکانی خوای گەورە نەتوانیوە شکرانە بژێری تەواو بکەی. جا شێخی شەعراوی لە تەفسیرەکەیدا دەڵێ بەراوردێک دەکا دەفەرمێ جارێکیان لە سعودی چوومە ماڵی کەسێکی باخێک ڤێلایەکی هەبوو ئەوەی بە فکرت دادەهات و بە مێشکت دادەهات لێ بوو. دەڵێ پیاوەکە گوتی یا شێخ هەرچی دەتەوێت داواکە لێتی داوە فترێکی بیرم کردەوەتم بەشکم ئیحراجی کەم بۆی پێی بسەلمێنم کە ئینسان بێدەسەڵاتە دەڵێ هەر بۆ خۆشیێتەوەن پێویستیشم پێ نەبوتم دەرزیەکەم بۆ بێنە لەگەڵ پەتێکی دەڵێ گوتی پەتی سپید دەوێت ڕەشت دەوێت سوورت دەوێت چیت دەوێت هیچی لێدانابوو. ئادا باسی ئەوەی دەکات دەڵێ مرۆڤێک بەو دەسەڵاتە سنووردارەی خۆی بتوانێت لە ماڵێکیدا ئەو هەموو نیعمەتانە کۆکاتەوە ئینسانی ئیحراجکە ئینسان نەتوانێت وەک دەڵێ کەسەکەی دەستەوەستان کە ئەی خوا
لەو هەموو زەویە فراوان و فەڕاحە، لەو هەموو ئاسمانانە، بەو هەموو مەلاین دروستکراوانەی کە هەن خوا بەشی هەمووانی داوە پێداویستی هەمووانی دابین کردووە. ئەو جار ئاەتەکانی پێشتر خوێنمان خوای گەورە ئاسمانە، زەویە، بارانە، خۆرە، شەوە، ڕۆژە، هەرچی هەیە وەلحاصڵ ئێمە دەیناسین و نایناسین، دەیبینین و نایبینین، خوای گەورە لە خزمەتی ئێمەدا دروستی کردووە، بۆ ئێمە دروستی کردووە و هیچ کامێک لە دروستکراوەکان جگە لە مرۆڤ و جنۆکە مکەلەف نییە. خوای گەورە هەرچی مەخلوقاتی دیکەی ئاسمان، ژێر ئاسمان و سەر زەوی و ناو زەوی هەیە خستوویەتیە خزمەتی من و تۆ. ئەگەر بتەوێ بیژمێری تەنها ژمارنەکەت پێ ناکرێ. ئەگەر بتەوێ شکرانەی لەسەرکەی بێگومان فەڵی خوایە، خوای گەورە بە کەمێک لە شکرانە بژێری لێمان قبوڵ دەکا، بە کەمێک لە شکرانە بژێری وەک دەڵێ لێمان ڕازی دەبێ. خوای گەورە چاکەمان لەگەڵ دەکا، شکرانە و حەسەناتەکانمان بۆ زیاد دەکا، بەیەک بەدە و بە 100 و بە 700 دەنا، هەر لە بەرامبەر نیعمەتەکانی دنیاییدا ئێمە قەرزدار دەبینەوە. ئەگەر بگەینە قیامەت و خوای گەورە بەهەشتمان بەنسیب بکە، ئەو کاتە لە بەرامبەر نیعمەتەکانی بەهەشتدا ئینسان دەبێت بە چ زمانێک بتوانێت شکرانەی خوای گەورە بکە. بۆیە لە بەهەشتێدا کۆتا وشە و زۆرینەی وشەکە بەهەشتەکان دەیڵێن کەلیمەی ئەلحەمدوللایە، بۆ چونکە هەر چاو هەڵبێنی و پێ لە هەر شوێنێک دانەی شوێنەواری نیعمەتەکانی خوای پەروەردگار بە شێوازێکە کە بە مێشک و خەیاڵیشت دانەهاتوون، خوا بەنسیبمان کە. جاواب باسی دنیایە لێرە، خوا دەفەرمێ وئاتاکم، پێی داون خوا من کولی لە هەموو ما ئەو شتانەی کە سەئەلتموه ئێوە داوای دەکەن یان ئێوە پێویستان پێێتی. وئین تەعودوا ئەگەر بتانەوێ بژمێرن نعمەت اللهی چاکەکانی خوا لا تحصوها ناتوانن بە تەواوی بیانژبێن. لا تحصوها ئەو لا تحصوها لە وشەی حەساوە هاتو. حەسا یعنی وردەبەرز. دەڵێن جاران خەڵک عادەتی وا بۆ گەرویسپیان شتێکی بژمێرن بەچی دایانژماردن؟ بە وردەبەر دوشتی دایانژماردن. وەکو ئێستا حاسیبە و کۆمپیوتەر و وەک دەڵێ حیسابات نەبووە کابرا ژمارەکان ڕیسکە، وردەبەردیان لە تەنیژێک داناون زادان هەر وەک دەڵێ دە بەرد بەیەکەوە بەیەکیان حساب کردووە بە نمونە کە بۆتە دەیانی 100 بۆتە 10 بۆتە 1000. ئین الئینسانە بێگومان مرۆڤ لەظەلوومون زۆر ستەمکارە لە خۆی و کەفار زۆر بێباوەڕیشە. جا مرۆڤی بێباوەڕ بە تەواوی ستەمکارە و بە تەواویش سپڵەیە، وایە مرۆڤی ئیمانداریش هەر ستەمکارە. نەوعێک لە ستەمی هەر هەیە، چونکە کەس مەلایکە دنیا هەموو کەسێک نیسبەتێک خۆی تووشی تاوان کردووە، نیسبەتێک زوڵمی هەر هەیە و ئەگەر شکرانە بژێریمان کردبێت بەقەدەر نیعمەتەکان هەر لەمان کردووە بوێ نیسبەتێک لە سبڵەیمان هەر تێدایە. بەڵام لێرە دەکرێت بڵێن ئین الئینسانە مرۆڤی بێباوەڕ، مرۆڤی بێدین بە تەواوی تەواو ستەمکارە و تەواو سپڵەشە. ئەوجار خوای گەورە دێ باسی مەشهەدێک لە بەسەرهاتی ئیبراهیم پێغەمبەرمان بۆ دەکات کە طبعاً ئێستاش طبعاً لە مەوسیمی یادکردنەوەی ئیبراهیم پێغەمبەر داین سەلامی خوای لێبێ کە جێژنی قوربان تەواو یادەوەری و بیرەوەری ئیبراهیم پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ لەگەڵ ئیسماعیلی کوڕی و لەگەڵ هاجرەی خێزانی. جا خوا دەفەرمێت وئذ قال ئیبراهیم، بیر بکەوە کاتێک گوتی ئیبراهیم ڕەبی ئەی پەروەردگارە. دوای ئەوەی طبعاً کە دەزانن لەگەڵ هاجرەی و ئیسماعیلی دەبا بۆ مەکەی. ئەو کاتە مەکە شوێنێکی چۆڵەوانی وشک بێ ئاو و بێ دار و درەخت و بێ هیچ کەسێک دەیانبا لەوێ دایاندەنێ. بۆ دەیان باتەوێ هەندێک شتی ئیسرائیلیات هەنا، بەڵام لە حەقیقەتدا ڕاستنین و لە ڕاستی ناچن. دەڵێن سارای خێزانی کە هاجرە منداڵی دەبێ غیرەی لێ دەکات و بۆ ئەوەی لێکیان دوور خاتەوە و وەک دەڵێ غیرەیان نەبێت لەگەڵ یەکتری، هاجرە و ئیسماعیلی دەبا لەوێ دادەنێ. بەڵام لە ڕاستی داوانیە پێچەوانەیە لەگەڵ نەسەکان، چونکە خوای گەورە ئیبراهیمی بە تایبەتی ناردووە بۆ مەکە تا لەوێ بناغە و بنچینەی کەعبە بدۆزێتەوە کە هەبووە پێشتر و دار و پەردە ڕزی و خراپۆکانی فڕەدا و لە شوێنیدا جارێکی دیکە ماڵی خوا بیناکاتەوە. بۆ ئەوە یەک لە بەڵگەکان. دووەم کە هاجرەی لەوێ دادەنێ فەرمودەی سەحیحە کە بەجێی دێڵێ
حاجرە تەوان زۆر دڵی تون دەبێت و خەفەت دەخوا دەڵێ ئەوە ئەمری خوایە یان ڕێی خۆتە دەفەرمێ ئەمری خوایە کە دەڵێ ئەمری خوا دەڵێ تەواو مادام ئەمری خوایە گەورە نامان فەوتێنێت و ئاگای لێمان دەبێت بڕۆ کە دەڕوا تەبەن تیان پێیە تەنها ئەوەندە خواردنەی کە لەگەڵ خۆی بردوویەتی بۆ ڕێگا بۆیان بەجێ دێڵێ و تەنها ئەوەندە ئاوە کە خواردنەکە تەواو دەبێت ئاوەکە تەواو دەبێت پەکیان دەکەوێت پەکیان دەکەوێت شوێنێک یەک قەترەی ئاوی لێ نییە پوشکەیەک خواردنیان پێ نییە ئەوەی کە لێتی وەوەی کە پەیوەندیان لەگەڵی هەیە تەنها خوای پەروەردیگارە بۆیە هاجرە سەلامی خوای لێبێ ئەو سەفا و مەڕوایی کە ئێستا هەیە لە تاو ئیسماعیلی کە حەز بە تینوایەتی دەکات و داوای ئاو دەکات و وەک دەڵێ ناڕەحەت دەبێت و تینی بۆ دێ دەچێتە سەر تەپۆلکەی سەفا سەیری دەوروبەرەکەی دەکات بەشکم تەیرێک باڵندەیەک شتێک ببینێ نیشانەی ئاوەدانی بێ بۆی بچە هیچ نابینێ دێتەوە مەڕوا دیسان تەماشا دەکات بەڵام هەر ناومێد نابێ جارێکی دیکە دەچێتەوە سەفا دەچێتەوە مەڕوا دەچێت حەوت جار تەوان چووشە خۆگەلەی با پێشتر دەیدی بەڵام هات دڵی دایکیە وەڵی سۆزی بۆ منداڵەکەی و پاشان تۆکول و ئیعتیمادی بەخوای پەروەردیگار هەتا دەتوانێت هەتا هێزی لێ دەبڕێ هەوڵی خۆی دەدا کە هەوڵی خۆی دەدات و هیچی پێنامێنێ بێتەوە تەوان لای ئیسماعیلی کە لاقی دەفەرمون لە زەوی دەخشک دەدا لە تینوان خی گەورە و ئاوی زمزمەی دێنێتە دەرێ وەکو معجیزە کە ئاوکە هاتە دەرێت تەوان بوو بە سەرچاوی ژیان و سەرەتای ژیان جارێکی دیکە لە مەکەی بەو ئاوی زمزمەوە دەستی پێکردەوە کە یەکەم کەس کە ئەوەی ئاوەدان کردەوە تەمەەن ئەو کاتە کەعبەشی خاوێن نەکردبوویەوە ئیسماعیل چونکە هیچی لێ نەبوو تەنها هاجرە و ئیسماعیلی لێبوون کە خەڵک زانی لەوێ ئاوی لێ جا دەفەرمون کە ئاوەکە هاتۆتە دەرێ هاجرە گۆمی بۆ کردووە بۆی ئاوی تۆز خزن کا پێی وا بووە خی گەورە بەزەی پێدا هاتوونەوە تەنها بەشی تینوایەتەکەی ئاویان بۆ تێدە دەرێ و دوایە کۆتایی دێجا پێغەمبەر لە فەرمێ گەر دایکمان هاجرە نەبا ڕەحمەتی خوای لێبێ ئەوەی نەکردبایە ئێستا بیری زمزم دەبۆ ڕووباری زمزم زیاتی بەڵام نیسبەتی تەوەکولەکەی چەند بۆ خوا ئەوەندەی پێداوە ئەگەر لی گەڕابە بڕوا هەر دەڕۆیش تەوان پێویستی بەدەرهێنانی نەبووجا ئەو مەشهدەی ئیبراهیم سەلامی خوای لێبێت ئەوە جاری یەکەم نا جاری دووەم کە دەچێتەوە لای هاجرەی و ئیسماعیل گەورە بووە ئەو کاتە ئەو دوعانە دەکەن دەفەرمێ وإذ قال إبراهيم بیر بکەنەوە کاتێک کە ئیبراهیم گوتی رب اجعل ئەی پەروەردیگارم بجێرە هذا البلد ئەو شارێکی ئێستا هاجرە و ئیسماعیلم تێدا بەجێهێشتون و تێیاندا بەجێ دێڵم بە ئامینن بە شوێنێکی پارێزراو ئەو جار وەجنوبنی پەناشم بدە ئەی خوایە وەبەنیە نەوە و وەتەکانیشم ئەن نەعبودە الئەسنام لەوەی کە بپەرستین بت خەمی عەقیدە و بیر و باوەڕی خۆی و نەوەکانیەتی پێش هەموو شتێک پێشەوەی داوای ڕزقیان بۆ بکە داوای خۆراکیان بۆ بکە داوای خواردنیان بۆ بکە داوای ئەوەی دەکا خۆی گەورە لە بتپەرستی و لە شەریک پڕیاردان بۆ خواپەنایاندا وإذ قال بیرکەوە کاتێک گوتی ئیبراهیم ربی ئەی پەروەردیگارە اجعل هذا البلد بیجێڕە ئەو شارە بە ئامینن بە شارێکی پارێزراو فعلا دوعای ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لێبێ قبول بووە هەتا ئێستاشی لەگەڵدا بێ هیچ کەسێک و هیچ هێزێک هیچ دەسەڵاتێک نەیتوانیوە ئەمن و ئەمانی مەکەتێکدا بەوانەشی کە هەوڵیان داوەها کاتی خۆی ئەبڕەها بە شیلەکانەوە کە دەچێت پێش ئەوەی محەممەدیش ببێ بە پێغەمبەر ئەو ساڵێک کە لە دایک دەبێ خوای گەورە تەیڕە نەوابیلە دەنێرێ بە باڵندەی ئاسمانێ دیفاعیان لێ دەکا و لە هەر شوێنێک خەڵکی مەکە بۆی چوو بێ خەڵک زانی بێتێ خەڵکی مەکەن جیرانی ماڵی خوان دەستیان بۆ نەبردووە دەست درێژیان نەکردوونەتە سەرێ قەت هەڵیان نەکوتراوەتە سەرێ دوعاکە دوعای ئیبراهیم پێغەمبەرە خوای پەروەردیگار بۆی قبول کردوون وەجنوبنی خوایە پەنام بدە بم پارێزە وەبەنیە نەوە وەتەکانیشم کوڕەکانیشم منداڵەکانیشم ئەن نەعبودە لەوەی کە بپەرستین ئەلئەسنام بتەکان ئەو جا دەفەرمێ ڕەبی ئەی پەروەردیگاری خۆم ئینەهونە بێگومان ئەو بتانە ئەضللنە گومڕایان کردوون سەریان شێواندووە لە کەثیرا من الناس لە زۆرێک لە خەڵکی بەڵام ئایا بت ڕوحی هەیە قسەی هەیە تا خەڵکی گومڕاکە
بێگومان نا طبعا ئەوانەی بتیان پەرستووە خەڵکیان گومڕا کردووە یان دەکرێ بڵێن بتە زیندوەکان ها ئەوانەی کە زیندون و خەڵک دەیان پەرستێ خەڵک ئیتاعیان دەکا خەڵک بەدوایان دەکەوێت خەڵک لەیان دەترسێ خەڵک خۆشی دەوێن ئەوان خەڵکی گومڕا دەکەن کە بت بەشێکی مردوویە طبعا ئەوەی داروبەردەکان کە عارەبەکان دەیان پەرستن بەڵام خەڵک ئێستاش و قەدیمیش زۆرتر خەڵک شتی زیندوی پەرستووە پەرستن بەو معناینا کابرا هاتبێ لە بەرامبەریدا ڕاوەستێ سوزدەی بۆ بە ئەو زۆرەشی هەبووە بەڵام بەختیان کردوون لە بێ ئەمری خوادا خۆشیان ویستون بە وەکو خوا ئەمریان جێبەجێ کردوون وەکو خوا لێیان ترساون وەکو خوا حەڵاڵیان بۆ حرام کردوون حرامیان بۆ حەڵاڵ کردوون ئەوانە نەوعێکن لە بەندایەتیکردن و پەرستن بۆیە کە دەفەرمێ ڕەبی ئەی خوایە ئینەهن بێگومان ئەو بتانە یعنی ئەوانەی ئەو بتانە دەپەرستن یان ئەوانەی کە دەپەرسترێن و زیندون ئەضللنە گومڕایان کردن کەثیران من الناس خەڵکێکی زۆر جا خوا دەفەرمێت ئیبراهیم دەفەرمێت فەمەن تەبیعنی هەر کەسێک بە دوای من کەوێت ڕێبازی من جێبەجێ کات ئەمری من جێبەجێکا فإنه منی بێگومان ئەو کەسە لەگەڵ مندایە شوێنکەوتەی منە لە دنیادا و بە شوێنکەوتەی خۆم قبوڵی دەکەم بە ئومەتی خۆم قبوڵی دەکەم لە قیامەتیش کە دەبرێ لەگەڵ مندایە بێگومان شوێن پێغەمبەران کەوی لەگەڵ پێغەمبەراندا دەبی ئینسان شوێن تاغوت و ستەمکارەکانیش کەوێ لە قیامەتێ لەگەڵ ئەو کەسانەدا دەبێ ومن عصانی هەر کەسێکیش سەرپێچی فەرمانی من کەن ئەو ڕەحم و سۆزەی کە ئیبراهیم هەیە بووە نافەرمێ خوایە سزایاندا خوایە لە ناو بیان بە خوایە بیان کوژە ومن عصانی ئەو کەسەشی کە سەرپێچی فەرمانی من کرد فإنك بێگومان تۆ غەفور و ڕەحیم لێ خۆشبوو میهرەبانی دەکرێت لە گوناهەکانی خۆش بی دەکرێت مۆڵەتی پێ بدەیت تەوبە بکە پەشیمان ببێتەوە و دەکرێت بەزەیشت پێدا بێتەوە ناڵێ خوا ئینتقامیان لێ بستێنە و تۆڵیان لێ بستێنەوە بیان کوژە و بیان بڕە ئەوە ئیشی پێغەمبەران نییە ڕەبی ئەی پەروەردیگارە ئینەهن بێگومان ئەو بتانە ئەضللنا گومڕایان کردوون کەثیرا من الناس زۆرێک لە خەڵکی فەمەن تەبیعنی هەر کەسێک بە دوای من بکەوێ ئەو جاو هەر بۆ ئیبراهیم وانی ها پێغەمبەری ئێمەش کە دەی خوێنێتەوە تۆش ئەوەی بە دوای تۆ کەوێ لە قیامەتێ لەگەڵ تۆیە بۆ بەهەشتێ بچی بۆ بەهەشتێ لەگەڵ دێن بۆ جەهەنەمێ بچی بۆ جەهەنەمێ لەگەڵی دەچی چێت لە پێش بێ لە دنیادا لە قیامەتش لە پێشتا لە دنیا بە دوای کێوە بی لە قیامەتش بە دوای ئەویەوەی ئینسان ئەگەر خۆی فرێ و نەدا و خۆی نەخەڵەتێنێ هەموو کەس دەزانێ بەڕاستی ئەو کەسەی لە دنیادا بە دوای دەکەوی و شوێن کەوتەی کردەوەکانی فعلەکانی ئی ئەهلی بەهەشتن دڵت خۆش بێ لەگەڵ خۆی دەدباتە بەهەشتێ کردەوەکانی ئی ئەهلی دۆزەخ و ئەهلی جەهەنەم بن دڵنیا بە ئەو دەچێت ئەتۆشی لەگەڵ دەچی پێت خۆش بێ ئاپێت ناخۆش بێ لێرە بەویستی خۆتە دەکرێت لەگەڵی نەبی دەکرێت بە دوای نەکەوی بەڵام لە قیامەتێ بتەوێ یان نەتەوێ فمن تبعني هر کەسێک بە دوای من کەوێ فإنه بێگومان ئەو کەسە منی بەشێکە لە من بەشێکە لە من شوێن کەوتەی منە ئومەتی منە و لەگەڵ منیشدایە ومن عصانی هەر کەسێکی سەرپێچی فەرمانی منی کرد فإنك بێگومان تۆ بە ئارەزووی خۆتە غەفور لێ خۆشبووی دەتوانی لێ خۆشبی لێ خۆشبوون بەدەست خۆتە طبعا خواش کردوویەکی قاعدە لە چێ خۆش دەبێت لە کەسێک بە زیندوی تۆبەی بکە بە زیندوی پەشیمان ببێتەوە پێشەوەی مردن بگاتە قوڕقوڕاگەی و پێش قیامەتێ ئەو جار کە تۆبەت کرد خوای گەورە ڕەحم و سۆز و میهرەبانیشی زۆرە ئەگەر خراپەشت هەبن مادام تەوبەت کردووە خوای گەورە دەکرێت لە گوناهەکانت خۆش بێ ڕەبەنا ئەی پەروەردیگاری ئێمە ئەو جار هەر ئیبراهیم ئینی بێگومان من کە هاجرەی بەجێ دەڵێ ئەوە دوعایەتی بۆیان ئەسکەنتو یعنی نیشتەجێم کردن من ذریەتی بەشێک لەنەوە و وەچەکانم بیوادین لە دۆڵێک غەیڕە ذی زەرعین کە هیچ کشتتوکاڵێکی لێ نییە هیچ دار و درەخت و سێبەرێکی وەزراعەت و کشتتوکاڵێکی لێ نییە تەمەن نەک لێی نەبووە هەر زەویەکەشی بەکەڵکەوەی نەهاتۆ زراعەتی لێ بکەی ئاویشی لێ نەبووە تا زراعەتی پێ بکەی ئەزار بەڵام عیندە بەیتیکە المحەڕەم لەکن ماڵەکەی تۆ بەجێم هێشتون کە محەڕەمە محەڕەم یعنی ڕێز لێ گیراوە و بەمانای ئەوەش دێ محەڕەمە یعنی شەڕکردن و کوشتار تێیدا حرامە بەڵام زۆرتر یعنی خوای گەورە ڕێزی لێگرتووە ڕەبەنا ئەی خوایە بۆچی بەجێم هێشتوون لیوقیموا الصەلات تا نوێژەکانیان بە جوانی بکەن نوێژێک ئیبراهیم دەیزانی لە کەعبە
لە تەنیشتی کعبەی بە 100,000 نوێژە جیاوازە لە نوێژەکانی دیکە دەنا لە شوێنی کەس نوێژەر دەکرێت بەڵام ئەو نوێژەی لەوێ دەکرێت لەگەڵ ئەوەی لە شوێنی کە دەکرێت جیاوازە لیقیم الصلاة تا نوێژەکانیان بە جوانی ئەنجام بدەن بۆیە دەفەرمێ فەجعل بجێڕە ئەی خوایە وابکە کارێکی وابکە ئەفئیدەتەن یعنی دڵی من الناس بەشێک لە خەڵکی تەهوی بجوڵێ ئیلەیهم بەرەولایان وابکە کارێکی وابکە خەڵکێک لەوانەی کە لێرە نین کە لەو نزیکانەنە دڵیان وا لێ بکەی دڵیان بجوڵێنی هەستیان بجوڵێنی بێن ئێرە ئاودانکردنەوە بێن ببنە هاوڕێ و ڕەفیق و نزیکی کەس و کارەکەم کە بەتەنهان ئەو جار عولەما دەفەرمون ئەگەر گوتبای ئەفئیدەتە الناس نەیگوت بە ئەفئیدەتە من الناس ئەفئیدەتە الناس بە هەموو خەڵکی دەگرتەوە دەیانگوت ئێستا مەکە بە شێوەیە قەرەباڵغ دەبوو کەس جێگای نەدەبوویەوە بەڵام دەفەرمێ بەشێک لە خەڵکی ئێستا ئەوەی کە دڵی بۆ کعبەی و بۆ ماڵی خوا دەجوڵێت تەنها ئیماندارەکان کە موسڵمانەکانیش کەمینەن تەمان بەنسبەت خەڵکی دیکە زۆرینە خەڵک موسڵمان نییە کەمینەیەک لەناو ئەوانەشی کە کەمینەنە ئەوەی دڵی بۆی دەجوڵێ هەموو دەگاتەوێ بێگومان هەمووی ناگاتەوێ بەڵام گرنگەوە ئینسان دڵی بۆی بجوڵێ ها ئێستا کە مەوسیمی حەجە چەند کەسی لێ بە ئەو چەند ملیۆن کەسەی لێ خۆ موسڵمان چەند ئەوەندە ملیار کەسەیە بەڵام هەر کەسێک بەدڵ حەزی لێ بوو بێ بچێ خوای گەورە فەضلی هەیە هەر کەسێک بەدڵ لەگەڵ حاجیەکاندا بێت و هەر کەسێک حاجیەکان دوعای بۆ بکەن حاجیەکان بۆ بۆی پاڕێنەوە خوای گەورە خێری حاجیەکانی بۆ دەنووسێت و دڵت لەوێ بێ وەگەوەی وایە بۆ خۆت لەوێ بێ بۆیە دەفەرمێ ئەفئیدەتەن من الناس خەڵکێک بەشێک لە خەڵکی وا لێ بکات تەهوی بجوڵێ بەرەو لایەن جا ئەو تەهویە دەفەرمون بە معنای جوڵانی جەستەش دێ هەر بە جەستە بجوڵن بچن لەوێ نیشتەجێ بن فعلەن خەڵکێک دوای ئەوەی کە ئاوەکە هاتە دەرێ و تەیر و باڵندە دەچون دەنیشتن خەڵک زانیان ئاوەدانی لێ چوون لەوێ نیشتەجێ بوون و ماڵیان لێدانا و بوو بە بەگدەڵی هاجرە و ئیسماعیل بوونە بەردی بناغەی ئاوەدانی مەککە ئەو جا دەفەرمێ وەرزوقهم ڕۆزیشیان پێ بدە من الثەمەرات جۆرەها میوە ئەگەر کەسێکی بێدین و مولحیدە و کاتە گوێی لە دوعای ئیبراهیم بووبایە پێی پێدەکەری بە تەئکید مەککەیەک ئاوی لێ نییە یەک داری لێ نییە یەک زراعەت و کشت و کاڵی لێ نییە ئەویش دوعا دەکا خوایە هەرچی میوەجات و بەروبووم هەیە بیهێنە بۆ ئەو خەڵکەی دۆشیاندا بیدە بە ئەو خەڵکە فعلەن طبعا هەر لە سەردەمێکی زوودا طبعا وای کرد خوای گەورە کە ئەو کاتەی کە مەکە دار و درەخت و باخ و باخاتیشی لێ نەبوو خەڵک لە شوێنانەوە کە دەچوو بەروبووم و میوەجاتی هەموو شوێنەکان لەوێ کۆ دەبوویەوە و لەوێ دەستیان دەکەوت ئەگەر بە پارەش بایە و ئێستاشی لەگەڵدا بێ بڕۆ بازاری مەکەی لەو سەرزەویەی چ میوەیەک هەیە لەوێ هەیە ئەگەر لەوێژ نەکرابێ بەڵام چووە دوعاکە قبول بووە وەک خۆی دق و دق دوعای پێغمبەران سەلامی خۆیان لێبێ لعلهم بە ئومێدی ئەوەی ئەوان خەڵکی مەککە یەشکوڕون سوپاسگوزار بن بەڵام بێگومان طبعا وەکو پێویست سوپاسگوزار نەبوون ئەو کاتیش و دوایش کە پێغمبەر هات صلی الله عليه وسلم و ئەو هەموو قەدر و ڕێزەی کە لێیان گیرا بەهۆی کەعبە و ماڵی خواوە شکرانە بژێریەکەیان لە ئاستی پێویستدا نەبوو ربنا ئەی پەروەردیگارە ئینی بێگومان من ئەسکەنت و نیشتەجێم کردن من ذریەتی بەشێک لە نەوەکانم کە تەنها هاجرە و طبعا ئیسماعیل بوون ئەو کاتە بیوادین لە دۆڵێک غەیری ذی زەرعین کە هیچ کشت و کاڵ و زراعەتێکی تێدا نییە عند بەیتیکە المحەڕەم لەکن ماڵە ڕێز لێ گیراوەی کەی تۆ دامناون طبعا خوا دەزانێت خۆکە لەوێ داناون وایە بەڵام دوعاکردن ئەگەر وەک دەڵێ بتەوێ خوا لێت قبول کات و بە عیبادەت بۆت بنووسێ دەبێت بە زمان بێڵێ نابێ بڵێ جا خۆخوا دەزانێت لەوێم داناوم و پێش ناکە لە خوای بپاڕێمەوە بەڵێ ئیبراهیم دەزانێت خوا دەزانێت ئاگای لە حاڵیشیانە بەڵام دوعاکە شێر کردووە دەفەرمێ ربنا ليقيموا الصلاة ئەی خوا دامناون لەوێ تا نوێژەکانیان بە جوانی ئەنجام بدەن فەجعل وابکە بجێڕە ئەفئیدەتەن دڵی من الناس بەشێک لە خەڵکی تەهوی بجوڵە ئیلەیهم بەرەو لای ئەو نەوە وەتانەی من بۆی تەنیا نەبن و بە تەنیا نەبێنەوە وەرزوقهم وەڕۆزق و ڕۆزشیان پێ بدە من الثەمەرات لە جۆرەها میوەجات لعلهم يشكرون بأميدي أوي أوان سپاس گزاری بن ئەو جا خوا دەفەرمێ ربنا ئەی پەروەردیگارە ئینەکە بێگومان
تۆ تعلم دەزانی ما نخفی هەموو ئەو شتانی کە لە ناخماندا شاردومانەتەوە وما نعلن و ئەو شتانەشی کە ئاشکرا دەکەین. یعنی چی؟ یعنی کۆمەڵێک پێداویستی هەنە لەوانەیە لە ناخی ئێمەدا هەبن نەمان گوت بن، تۆ ئاگال لێیتی خوا پێداویستیەکانی ناخمان جێبەجێکە و ئەوەشی کە دەیڵێن ئەوەشمان هەر بۆ جێبەجێکە. یان ئەی خوای پەروەردگار تۆ دەزانی ئێمە لە نهێنیدا چی دەکەین و لە ئاشکراشدا چی دەکەین، حاڵی خۆمان باسکەین یا باز نەکەین، تۆ دەیزانی. ربنا ئەی پەروەردگارە ئینەکە تعلم بێگومان تۆ دەزانی ما نخفی هەموو ئەو شتانێک کە لە ناخمان لە دڵماندا دەیشارینەوە وما نعلن و ئەو شتانەشی کە ئاشکرای دەکەین. ئەو زەخوا دەفەرمێ وما يخفى على الله ناشاردرێتەوە لە خوا من شيء هیچ شتێک في الأرض للزويدة ولا في السماء نلا أسمان ده أو آتي إنسان كباوري فيه به كإيماني فيه به بتواوي أجر لشوينك بي بهزاران كس ساويان تيتوا به خو بارزي بكي چون ديكي أو كاتش كلا شوينك تنياي وتاريك داي كسر لكنيا أو خو بارزي دكي أو كاتش إنسان دبيت محسن وشاككار لا أشكراي دا چون عبادة تذكر لتنهايش دا آوا كردت لا ئاشکرادا چۆن گوناهت نەکرد تا خەڵک نەدبینێ گوناهەکەت لێوە نەبینێ لە تەنهاییشدا گوناهەکەت نەکرد چونکە دەتزانی خوا و مەلائیکەتەکان دەیبینن ئەو کاتە یعنی هیچ توێ دەرەجەی ئیحسان و چاکەکاری بێگومانش ئینسان ئەگەر ئیماندار بێت دەبێ بگاتە ئەو مەرتەبەی. ربنا ئەی پەروەردگارە ئینەکە بێگومان تۆ تعلم دەزانی ما نخفی وما نعلن هەرچی دەیشارینەوە و هەرچی ئاشکرای دەکەین وما يخفى على الله والنابه ناشار ريت ولا خوا هيج شتك نلا ناو زويدا ونلا آسمان كان دا لناخي زويج دا خرابيك چاكيك شتك كي كز نيزاني بيتو نيدي بي خوار ديزاني وبتي آسمان كانش اگر زويج بجي هيلي بتو شتك كي لچاكا ولا خراب خواي قورا هر آقاي ليه او زا خواد فرمي الحمد لله سفاز بوتو اي خوايا كام خوا الذي وهب لي أو پروردگاري كبخشي بمن على الكبر لتمني بيري وبصالات شويدا إسماعيل وإسحاق إسماعيل شي ببخشيم إسحاقش كذا فرمون إسماعيل لتمني نوتو أو عند صالجيدا طبعا خواي جورا بخشي يتبع إبراهيم إسحاق لتمني سطو دا صاليدا طبعا إسحاق دواي إسماعيل لكامانا لهاجرية طبعا كهاجرة چه بوا بله خدمتکاری ساراي خزاني بوا ساراي خزاني خوي وكو هديه و دياري بخشيويتي بإبراهيم پیغمبر سلام خواه لبيت ولا پاداشتي او تاكيش كسارا كردويتي لقل إبراهيم و لقل هاجرة دا لكويلاتي كردويتي بخزاني إبراهيم وروا كردويتي بدايكي إسماعيل و دايكي پیغمبرانو و لنتیجه طبعا لبیت دایکی پیغمبری ایمش خوای گورا بسارا خاتون که نزوکش بو طبعا حاضره نزوک نبوه تمنیشی بو شوی نبوه بس ابراهیم پیشتو تا او تمنی بس ای اوی سارای هم نزوک بوه هم پیریش بوه طبعا او که خوشی ابراهیم پیغمبریشی که خوای گورا اسحاقی پیدا دا اسحاقش دیسان لبیت باوکی یعقوبش دەبێتە بابی یوسف و کۆمەڵێک ئێستاشی لەگەڵ دابێ ئەو بەرەکەتەکە مەبەست مەگەر باسی ئەو غیرێ و ئەو شتانە بکرێ تەبەن ئەگەر ئەوەی کردوایە چاکەکەی بە هیچ دادەدایەوە بۆیە ئەوانە ڕێیتە ناتن ڕاستی ئەو زۆرە بۆ سونانە. الحەمدولله سوپاس بۆ خوا الذي وهب ئەو خوای بەخشی بە من لە تەمەنی پیری و بە ساڵاتچوویدا ئیسماعیل و ئیسحاق ئەو جا دەفەرمێ ئینە ڕەبی بێگومان پەروەردگارم لسميع الدعاء بدل نيايه ودبيسته همو بارانويك يعني شلون خواي گورا اسماعيلي بيدام تواني اسحاقي بيدام تواني خلق تاورينا ذكردو بنسبه خلقي وبوسون وخلقي شتيكي محال بو بهما شيوش او دعاني ككردم مكة آودان ببيتو خلق بيت لوين اشتزي ببيتو بروبوميان بو بيتو زراعتيان وقدالي همو ميويشيان دسكوي اوشيان لا خواي گورا هیچ محال نیو هیچ زحمتێکی تێدا نیو فعلا زەحمەت نەبوو. الحەمدولله ئەی سپاس بۆ خوای کە وەهەب لی بەخشی پێم بە تەمەنی پیری ئیسماعیل و ئیسحاق ئینە ڕەبی بێگومان پەروەردگاری من لە سەمیع بە دڵنیاییەوە بیسەری الدعاء هەموو پاڕانەوەیەک. ڕەبی ئەی خوا ئیجعەلنی وام لێ بکە بمجێڕە لەو کەسانەی کە موقیمی سەڵا کە نوێژەکانی
بە جوانی ئەنجام دەدا. نوێش ئەو چەند جار دووبارەی کاتەوە ربنا ليقيموا الصلاة ئەو جار بۆ خۆشی دوعا دەکا کە خوای گەورە وای لێ بکات نوێشکە. نوێش لەکن ئێمە لەبەرەوەی جاری وایە بەس بە شکڵ نوێژێ دەکەین، بە جەستە نوێژێ دەکەین، ڕوحمان تێکەڵ نەبووە لەگەڵ نوێژێ بەلاتەوەی نوێشکەر و نوێژ نەکەر وەکو یەکن. بە تایبەت ئێستا نوێژ نەکردن لەکن زۆرێک خەڵکی بۆتە شتێکی ئاسایی و زۆرێک لە خەڵکی فەرق بە نوێشکەر و نوێژنەکەرێکی ناکەن. نوێشکەری حەقیقی و نوێژکردنی ڕاستەقینە بەسێتی بۆی ئینسان پەیوەندی و علاقەی لەگەڵ خوای پەروەردگاردا ببەستێ. بۆیە دەفەرمێ ڕەبی ئەی خوای خۆم ئیجعەلنی بمجێڕە لەو کەسانەی کە موقیمە الصەلا کە ئەنجام دەدەن بە شێوەیەکی جوان و تەواو نوێژەکان، چونکە موقیمی الصەلا و ئیقامەی سەڵات لە شوێنی کەش خوێندومانە، یعنی ئەو کەسەی کە نوێژەکانی بەڕواڵەت بە جوانی دەکا، ڕوکوعی سوجدەی فاتحای هەستانی دانیشتنی شکڵی نوێژەکەی جوانە، پاشان ڕوح و دڵیشی ملکەتن لەگەڵ ئەندامەکانی. چۆن ئەندامەکانت حرەکەی پێ ناکەی، جوڵەی پێ ناکەی، ڕوود وەرناجێڕی، هیچ شتێک ناڵێی کە پەیوەندی بە نوێژەیە نەبێ بەڕواڵەت. لە دڵیشەوە پەیوەندی لەگەڵ هیچ کەسێکدا نیە لە نوێژەدا، پەیوەزنی بە هیچ کەسێکەوە جگە لە خوای پەروەردگار. ئەگەر ئاوات نوێژ کرد فعلەنەوەی دوعای دەکا ئەو جۆرە نوێژەیە ومن ذریەتی خوایانەوە وەچەکانیشم وا لێ بکە نوێژکەر بن، نوێژەکان بە جوانی بکەن. ربنا وتقبل دعاء ئەی پەروەردگارە قبولکە وەرگرە لێمان دوعا و پاڕانەوەکانمان. ئەو جار دوعایەکی دیکە دەکا کە ئەو دوعای زۆر زۆر جێی دڵخۆشیە بەڕاستی بۆ ئێمەش و هەتا قیامەتش. دەفەرمێ ربنا اغفر لي ئەی پەروەردگارە خۆش بە لە خۆم. کە دوعات کرد یەکەم جار بۆچێ دوعای دەکەی؟ فعلا ئینسان بۆ خۆی لە پێش هەموو خەڵکیەوەیە خەمی گەورەت دەبێت خەمی خۆت بێ و بەرپرسیارەتی گەورەش ئەوەی لە ئەستۆ دائی خۆتە. بۆیە دەفەرمێ ربی اغفر لي خوا لێم خۆش بە. ئەگەر کەسێک بوترێ باشە ئیبراهیم پێویستی بەوەی هەبوو خوا لێی خۆش بێ، هەی پێغەمبەران معسووم نین گوناهیان نین، بۆ داوای لێ خۆشبوون دەکا؟ علەما دەفەرمون ئەگەر پێغەمبەران معسوومیش بن هیچ محسووبن و قسەی تێدا نییە، گومانمان نییە گوناهیشیان نییە. پێغەمبەری ئێمەش معسووم بوو، بەڵام دەفەرمێتی ڕۆژێ 70 جار لە ڕوایەتێکیدا دەفەرمێ 100 جار داوای لێ خۆشبوون دەکەم لە خوای گەورە. وایە و لە قورئانیشدا پێغەمبەر ئیشارەت بۆ ئەوەی کراوە کە پێغەمبەر جا ئیستیغفارەکەیان دەکرێت. علەما دەفەرمون بەڵێ گوناهیان نەکردووە و عیبادەتیشیان کردووە واجباتەکان، بەڵام لە کردنی سنەتەکاندا بەنیسبەت وانیویانە بیکەن بەقەدەر هەموو نیعمەت و چاکەیە کە خوا لەگەڵی کردوون نەیانتوانیوە. بۆی خوای ئەگەر حەقی خۆم نەدابێ بە عەبدایەتی و بە بەندایەتیم بۆ تۆ لەوەی لێم خۆش بەخوایە. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کە دەچوویە سوجدە دەفەرمون هێندە دەمایەوە کە جاری وا هەبوو لاقی داهاوسان لە نوێژێدا عایشە دەستی لێدا پێی وابوو زۆر جار کەم بردووە نەماوە کە لێی دەپرسی ئەی پێغەمبەر بۆ وا دەکەی خوای گەورە لە گوناهی ئەوەل و ئاخرت خۆش بووە؟ دەیفەرموو ئەفەلا ئەکون عەبدەن شەکوورەن بەندەیەکی سوپاس گوزار نەبم؟ ئەگەر هەر وەکو سوپاس گوزاری و شوکرانە بژێریش داوای لێ خۆشبوون بکەی کە نەتوانیوە وەکو پێویست شوکرانەی نیعمەتەکانی خوا بکەی یا وەکو خوایەتی خوا بەندایەتی بۆ بکەی، هەر پێویستت بە داوای لێ خۆشبوونە. وێ دەفەرمێ ئەی پەروەردگار خۆش بە لە خۆم وەلی والدەیە لە دایک و باوکم. تەوەن دایک و باوکی جارێ بابی تەوەن بتپەرست بوو و بتاش بوو، جا هێندێک لە نەکەندێک دەفەرمون ئەو دوعا پێش ئەوەیە کە دڵنیا بێ لەوەی کە بابی ئیمان ناهێنێ سەرەتا بوو کە پێی وابوو دەبێتە ئیماندار و دەبێتە مسلمان، بۆی خوای گەورە داوای لێ خۆشبوونی بۆ کرد. دووهم دەڵێن دایکی ئیماندار بووە ئیبراهیم سەلامی خوای لێبێ، بەڵام لێیەکی جیانە کردوونەتەوە دوعا ئەسڵەکەی بۆ دایکی بووە کە ئیماندار بووە و دەشکرێت تعلیمی بێ بۆ ئەو کەسێک کە داک و بابی ئیماندارە دوعا بۆ هەردووشیان کە خوا لە داک و بابم خۆش بە کە بەبێ گومانی داک و باب لە هەموو خەڵکی دوای خۆت حەقیان زۆرتر بەسەرتەوە هەیە، چاکترین چاکەش لەگەڵی بکەیت ئەوەی دوعای بۆ بکەیت. وەلیلمؤمنینە خوا لە هەرچی ئیمانداریشە خۆش بە. دڵنیا بتەوان چۆن دوعاکانی دیکەی قبول بوون. داوای منداڵی کردووە بە پیری خوا منداڵی پێداوە، وایە داوای ئاوەدانی کردووە لە مەکەی خوای گەورە مەکەی ئاوەدان کردوتەوە، داوای کشت و کاڵ و زراعەت و بەروبوومی کردووە بچێ بۆ خەڵکی مەکەی چووە. بە هەمان شێوەیەش ئینسان بەس ئیماندار بێ بەس باوەڕدار بێت دوعای
ئیبراهیمت بۆ قبوڵە جا ئەوە ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ ئەی ئەگەر چەند کەسی دیکەس ڕۆژێ و دوعای دەکەنەوە بێگومان سەدان کەس ئەو دوعای دووبارە دەکاتەوە خۆ لەو هەموو سەدان کەسە دوعای ئەگەر تەنها نیسبەتێکیان قبوڵ بێ ها ئینسان هەر کە ئیماندار بێ بە دوعای خەڵکیش بێ وەک دەڵێ ڕزگاری دەبێ ئینشاءالله مەوتم دێی دڵخۆشی ئینسان دڵی پێی خۆش بێ و بۆ خۆشت ها لە حەدیثەکە شوێنمان ئەگەر ئینسان ئەو دوعای بکە یان دوعایە کە بۆ ئیمانداران بێ بە ژمارەی ئیماندارەکان خوای گەورە خێرت بۆ دەنووسێ ئەوە یەک و پاشان ئەوەی بۆ ئیماندارەکەی داوا دەکەی خوای گەورە دەیدا بە تۆش و لە بەرامبەریشدا مەلایکەتەکان دوعات بۆ دەکەنەوە يوم يقوم الحساب أو رجيك هل دستنا وخلقي راد وستن بولي برسينوا ربي غفر لي أي پروردگار خوش بلخوم ولوالدي لدايك باوكم وللمؤمنين ولهم إيمان داران ها لو كاتيوا نق لو كاتيوا كآدم هي حتى كوتا طبعا هرتي إيمان دار نال إيمان داري سردمي من بيج من دواي من يوم يقوم الحساب أو رجي كراد وستين دري خلقي بولي برسينوا أو زار كوتا آيات كهرسن معنا كي لقد آيات كان أو لا يدايا ظلام هر سرفي طبعا تفسيري كي لكين ولا تحسبن الله خاد فرمي ومزانا وقمان مبن كخوا بآقايا عما يعمل الظالمون لو كارو كردواني كستم كاران ديك ها استاشو كوني شو هم سردمكش خلقك هي ظلم مستمكي لقمدا وزور جار بشوازك سنور دبزيني سر السردمين خوا بوري في دعوة خوا بۆ لە ناوی نابا خوا بۆ سزای نادا خوا بۆ مەسەرەن بەزەی بە مەزڵومەکان و بێدەسەڵاتەکان دانایەتەوە خوای گەورە ئەگەر حەزی لێ بێ ئەبڕەها خوای گەورە ویستی لە ناوی ببا یەک کەسی لێ نەبوو تەیری لە ئاسمانە ناردن لە ئەوەلی ڕاتە ئاخری کوشتنی وایە فیرعون ببێەوەی موسا دەستێکی هەبێ خوای گەورە خنکاندی لە ناوی برد خوا بۆ ستەمکاران لە ناو نابا خوای گەورە فێرمان دەکا کە ستەمکار زوڵمی دەکا خوا کە لە ناوینە برد ئەوە نییە کە خوا لێی گەڕابێت و ئیمالی کردبێ خوای گەورە پەتی بۆ شل کردو تا کاتی خۆی دێ تا وەختی خۆی دێ تا خەڵک لە ئیمتحان و لە تاقیکردنەوە دەردەچێت تا خوا چێ لەگەڵ ستەمکارەکەیدا و چێ دژی ستەمکارەکەیە ئێستا سەیری ئەو واقعیتێکە لە ئێستا نمونەی هەموو دنیاە ئەو خەڵکەیەکە لە غەزەیە تاوان زوڵمێکە لەو سەرزەویەی ئێستا وێنەی نییە بەڕاستی وەست میلەتی مەزڵومیش وەکو خەڵکی غەزەی ئێستا لەسەر زەوی بوونی نییە وەستەمکار و زاڵمی وەکو ئیسرائیل و ئەوەشی کە پشتگیریان دەکا بوونی نییە بەڕاستی خۆ ئەگەر هیچ حکمتێکی تێدا نەبێ هیچ حکمتێکی تێدا نەبێ حکمەتەکەی ئەوەندەی تێدا کە خەڵک یەکلا دەبێتەوە یەکلا چێ بە ڕوح و بە گیان تەبەن خەمی خەڵکی موسڵمان و قودس و قیبلەی موسڵمانانیەتی کە ئەو ئیبراهیمی ئێستا باسی دەکەین لێوە چووە تەبەن کەعبەی ئاوادان کردوتەوە ماڵی بەیتی ئاوادان کردوتەوە ئەو بە ڕوح و بە گیان تەبەن بەرگری کاتی خۆی لەو ئەوەی کردووە تاخوا چێ هیچ نەبێ بە ڕوح لەگەڵینی بە ماڵ لەگەڵینی بەس بەدڵ بە محیبەت و خۆشەویستیش لەگەڵ کامیانی هیچ نەبێت جەبهەکە زیادە بنەوە چێ لەگەڵ مەزڵومی و چێ لەگەڵ زاڵمیە ويخواد فرمي ولا تحسبن الله واقمان نبن أي إيمان دارنا كخواي جورا غافل وبآقا وإهمالي كردون وكرجوي خستون عما يعمل أو كارو كردواني كدي كان سمكاركا نا هيش تغني خواي جورا آقاي لنا إنما بيقمان تنها يؤخرهم دواي خستون لنا وبردنيا ليوم بوروجك تشخص فيه كأبلغ دبن تيدا شاوكان ڕۆژێک کە قیامەتە چاوەکانی کەسە بێباوڕەکان دەکرێتەوە لە ترسان نەدەتوانن لێکیدەن و نەدەتوانن بیجوڵێنن بەڕاست و بەچە پیشیاندا چاویان ئەوە ئابڵق دەبێت بە شێوازێک ناتوانن چاوتروکانێکیش ئیسراحەت بە چاویان دەن چاویان بە تەواوی لێک بۆتەوە لەبەر سامناکی و ترسناکیان خوای گەورە سزای ڕاستەقینە و ئەسڵەکەی بۆیە بۆ هەڵکردوون خوای گەورە مۆڵەت دەدا بەڵام ئیهمال بە هیچ شێوەیەکی ناکە ولا تحسبن الله واگومان مەبن خوا بێئاگایە عما يعمل لەوەی کە ئەنجامی دەدەن ستەمکاران إنما بێگومان تەنها يؤخرهم خوای گەورە دوایان دەخا لە ناوبردنی ستەمکاران و ستادانی ستەمکاران ليوم بۆ ڕۆژێک تشخص فيه الأبصار کە دەکرێتەوە تێیدا چاوەکان تێیدا دەکرێنەوە ئابڵق دەبن و کەسەکە لە ترسان و لە سامناکیان
ناتوانێت تۆسقاڵێک بیان جوڵێنێت و بەیەکەوە بیان نووسێنێ. صلی الله علی سیدنا